سيري ويسي قرني بكن پیاوێکە لە تابعین پێغەمبەری نەبینی عليه الصلاة والسلام بەڵام لە سەردەمی پێغەمبەرە هەبوو لە یەمەن خەڵکی یەمەن بوو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام خۆی خەبەر دەداتە سەحابیەکانی هاوڵەکانی دەفەرمێ پیاوێک هەیە لە تابعین لە دوای من دێت ناوی ئوەیسە دایکێکی هەیە زۆر باشە لەگەڵ دایکی بەهۆی خزمەتکردنی دایکی مەجالی نابێت جێی بێڵە و بێ بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەو فەزڵی سەحابەیەتی پێ ببەخشرێت هەر کەسێ ئیماندار بێ و پێغەمبەر ببینێ سەحابیە ئێستا ئەو ئیماندارە بەڵام پێغەمبەری نەبینیوە بۆیە بە سەحابی حساب نییە کە سەحابە خوا لێیان ڕازی بوو پلەیان زۆر بەرزە ئەی ئەو تابعیە بۆچی ناچی ئەم مەرتەبە بەرزەی دەستکەوێ چونکە لە خزمەتی دایکیدایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بە سەحابە دەفەرمێ بە ئەبوو بەکر و عومەر کە لە ناو سەحابە دانیشتون پێیان دەفەرمێ بە سەحابە ئەگەر بینیتان داوای لێ بکەن داوای لێخۆشبوونتان بۆ بکا لە خوا چێ داوای دوعا لە چێ بکە ئەبوو بەکر و عومەر و سەحابی داوای دوعای خێر بکەن لە چێ لە پیاوێکی یەمەنی کە سەحابی نییە کە پێغەمبەری نەبینی و عەلەیهی سەڵاتو وسەلام بەهۆی چیەوە له والدة هو بر بها دایکێکی هەیە ئەو پیاوە زۆر باشە لەگەڵ دایکی لەبەر ئەوە خوای گەورە پلەی بەرز کردوتەوە لەو ئەقسەمە عەلە الله لەئەبەڕە ئوەیس ئەگەر سوێن بخوا لە خوا سوێن لە خوا بخوا یعنی چی یعنی بڵێ خوای پەروەردگار ئەو شتە دەبێ بکەیت لەئەبەڕە بڵێ سوێن بەخوا خوای گەورە ئەو شتە دەکات خوای گەورە سوێندەکەی دەهێنێتە جێ خوای گەورە بە قسەی دەکا و دەیهێنێتە جێ مرۆڤێک سوێن بخوا دەبێ بڵێ خوای گەورە ئەو شتە دەکا یەکسەر خوای گەورە دەیکات بۆچی ئەو پلە بەرزەی بەنسیب بوو له والدة هو بر بها دایکێکی هەیە زۆر باشە لەگەڵی